ئەڵمانیاڵێ ئێمە چاوەڕێەکەی محەممەد جوولانی هەوڵ بە لایەنەکان کۆکاتەوە هەوڵ بن حکوومەتێکی بن کە فراوان پێێ هەوڵ بن ینی ئەیانێ مەدەنیەت بە جۆرێک بۆیاخی مەدەنی بن لەم تیرۆریستانە ئەم کەلیمەی شۆڕش و شۆڕژ جێڕێتی هەموو کەس زانێت کە لە سووریا شۆڕشێک نەبووە هەموو یعنی ئاڵوگۆڕێک نەپێشینی ئیترازی جەماوەری هەیە نەخەڵک هیچ نەخشێکی هەیە وە لە ماوەی دەڕۆژاوکو لە پرسیارەی خۆشتان هاتووە ئەگەر ئەمە پشتی تورکای لە پشت نەبێ و ئێران و رووسیا پشتیان نەکردبێتە ئەسەد و ڕازی نەبوون بۆ تاوافقاتانی کە لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل و لایەنەکانی تراکردویانە ئەوانە نیان دەتوانێت کارە بکەن خۆ وەکووتمان 10 ساڵ هەوڵیاندا و هاولکاریان کرد تا بە ئەستانە نەگەی وەزئی سووریا ئارام نەبووەوانە مەبەستمەوەی بڵم ئەم ئیدعا و پروپاگاندانە جەوهەرەکەی لە هەر لایەکەوە بێ بە شۆڕشی لە قەڵەمبەن نەتیجەکەی بۆ سەپاندنی ئەم سیناریوەیە کە ئەوان دایاناوە بۆ ئەوەی کە ڕوخساری هێزەکانی تەحریری شام و تیرۆریستەکان بۆیاخەن و جوانیکەن